میندرانی عزیز تاوکاتی کە میوانەکەم ئامادە دەبێت لە هەولێرەوە لەسەر بابەتی سەبر و ئارامگرتن لەسەر بەڵاو و موسیبەت بە تایبەتی بابزانین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن ڕێنماییمان دەکات لەسەرەوەی کە دەبێت سەبرمان هەبێت لە کاتی هەر بەڵاو موسیبەتێک کە ڕوومان تێدەکات. دیارە لە ئێستاشدا بەهاتنی ڤایرۆسی کۆرۆنا یاخود بەڵای کۆرۆنا نە ژیان لەسەر زەوی کۆتایی پێدێت، نە دنیا کاول دەبێت، نە هیچ. بەڵام ئینسانی مسلمان ئینسانی وشیار دەبێت چۆن لەم بار و زروفەدا وشیار بێت، چۆن سەبر و ئارام بگرێت لەسەر ناخۆشیەکان و بە تایبەتی ئیسلام چۆن ڕێنمونیمان دەکات. دیارە میوانەکەم ئامادەیە لە هەولێرەوە کەویش دکتۆر خێرڵڵا کاسکەی زانای ئاینیە. دکتۆر گیان زۆر سپاس بۆ دەرفەتە، سڵاوی خوارد لێبێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەمەی کە ئێستا ڕووی لە جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان کردووە تا دێت ئامارەکانی گیانە دەستدانیش زۆرتر دەبێت، چۆن دەبێت یا ئیسلام چۆن ڕێنمونیمان دەکات لەوەی کە سەبر لەسەر ئەم بەڵاو موسیبەتە یا ئەم بەڵایی کە ڕووی لە ئێمە کردووە دەبێت سەبری لەسەر بگرین. بەناوی خوای گەورە و میهرەبان، درود و سەڵات و سەلام بۆ گیانی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم، بۆ سەریار و یاوەر و شوێن کەوتوانی. سوپاس بۆ بەڕێستان کە و دەرفەتەتان پێبەخشین. سپاس بۆ تۆش. طبعاً بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت کە لە ڕاستیدا دەبێت لەوەوە دەست پێ بکەین کە خوای پەروەردگار سوبحانە وتعالە لە قورئانی پیرۆزدا کە باسی ئیمان دەکا یاخود باسی ئیمانداران دەکا هەم لە ڕابردوودا و هەم لە ئومەتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لەو سیفەتە درەوشاوانەی کە خوای پەروەردگار مەدحیان پێ دەکا و ستایشیان پێ دەکا بەڕاستی ئارامگرتنە لەسەر بەڵاو موسیبەت و نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتی. بۆ یەگەر تەماشا بکەین خوای گەورە سوبحانە وتعالە ئەو حەقیقەتەمان بۆ باز دەکا و ڕاستیمان بۆ بەیان دەکا کە بەس وتنی ئەوەی کە ئینسان بڵێ من ئیماندارم ئیمانەکەی دانامەزرێ یاخود بڵێ بەس بە قسە بڵێ من موسڵمانم لە جێگای خۆیدان نییە، بەڵکو ئیمان و تاقیکردنەوە دووشتی هاوتەریبن لەگەڵ یەکتردا. با تەماشا بکەین خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ ئەحەسیبە الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. خوای پەروەردگار لەم دوو ئاەتە قورئانیەدا ئەو ڕاستیە بۆ ئێمەی موسڵمان ڕۆشن دەکاتەوە و دەفەرمێ ئایا خەڵک وا گومان دەبا کە تەنها بڵێ ئیمانم هەیە و تاقی ناکرێمەوە؟ نەخێر، بەڵکو وەلەقەد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. خوای پەروەردگار دەفەرمێ تووشی بەڵاو موسیبەتمان کردوون ئەوانەی پێش ئێوە کە ئیماندار بوون و ئیمانیان هێناوە بۆ ئەوەی ڕاستان لە ناڕاستان جیا ببنەوە و کەسانێک کە بەس بە قسە ئیمانیان هەیە لەگەڵ کەسانێک کە بە ئەو ئیمانە ڕۆچۆتە ناو ژیانی ڕۆژانەیان وەک چۆن دەڵێی پاک و پیس لە یەکتر جیا ببنەوە. جا بۆیە بەڕاستی ئارامگرتن و سەبرگرتن لەسەر بەڵاو موسیبەت دەرئەنجامی بوونی ئیمانێکی بەهێزە لە لای ئینسانی مسلمان. تەماشای ئاەتەکانی قورئان بکە و تەماشای فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام. هەموو ئاەتەکانی قورئان کە باسی سەبر دەکەن و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە باسی ئارامگرتن و سەبرگرتن دەکەن، ئەو ڕاستیە دەتوانین بڵێن کۆمەڵە ڕاستیەک بۆ ئینسانی مسلمان بەیان دەکەن کە بەڕاستی یەک لەو ڕاستیانە ئەوەیە کە ئیمانداری و ئیمان بەخواهێنان واتە سەبرگرتن و ئارامگرتن و هەروەها ڕازی بوون بەو قەدەرەی کە خوای گەورە سوبحانە وتعالە دەیهێنێتە سەر ڕێی ئینسانی مسلمان. بۆیە دەبینین خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە زۆر شوێندا بۆمە باسی سەبر و ئارامگرتن دەکا. وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِّنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِّنَ الْأَمْوَالِ وَالْأَنفُسِ وَالثَّمَرَاتِ. خوای گەورە سوبحانە وتعالە بە کۆمەڵێک بەڵاو موسیبەت ئێمەی مسلمان تاقی دەکاتەوە. یەک لەوانە بە مردنی ئازیزانمان، یەک لەوانە بە بەڵاو موسیبەت، یەک لەوانە بە برسیەتی، یەک لەوانە بە فەقیری، یەک لەوانە بە ترس، بە هەموو ئەو جۆرە بەڵاو موسیبەتانە خوای گەورە
تاقیمان دەکاتەوە. ئەجا دەفەرمێ مژدە بدەن بەوانەی کە ئارامگرن الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. كخواي پروردگار لم چەند ئاەتەدا سەرنجامی ئەو کەسانەی کە لە بەرامبەر بەڵام مصیبەتدا ئارامگرن لە بەرامبەر تاقیکردنەوەکانی خۆی پەروەردگاردا ئارامگرن بۆمان باز دەکا و دەفەرمێ ئەوانەی کە لە بەرامبەر بەڵام مصیبەتدا ئارام دەگرن خی گەورە ڕەحمەتیان بەسەردا دەبارێنێ و ئەوانە هیدایەت دراون کەواتە کەسێک کە ئارام بگرێت لەسەر بەڵام مصیبەت کەسێکی مهتەدیە خی پەروەردگار دەفەرمێواتە ئەو کەسە هیدایەت دراوە بۆ ڕاستە شەقام و ڕاستە ڕێگای ئیسلامەتی و کەسێکە ڕازگۆیە لەگەڵ ئیمانەکەی خۆیدا. لای ئێمە تەنها کە دەڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون بە زۆری بۆ مردوو بەکاری دێنین بەڵام ئەگەر تەماشای قورئان بکەین و تەماشای سیرەت و سونەتی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئەم دەستەواژەیە واتە ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون تەنها تایبەت نییە بە مردوو بە کەسێک کە مردوویەک دەمرێ بەڵکو بۆ هەموو بەڵام مصیبەتێک دەگرێ دەتوانی بڵێ ئینسانی مسلمان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چرای لێکوژاوەتەوە فانۆسە لالەیە هەر شتێک بووە لە کاتی خۆی فەرموویەتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون واتە بەڵام مصیبەتەکان چەند زۆر بن و چەند جۆر بن پێویستە ئینسانی مسلمان وشەو دەربڕینی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون کە ئەو پەڕی تەسلیم بوونە بە فەرمانی خوای پەروەردگار و بە ئەو پەڕی ڕازیبوونی ئینسانی مسلمان پێشان دەدا لە بەرامبەر ئەو تاقیکردنەوەی کە خوای پەروەردگار سوبحانە وتعالە مسلمانان و ئەهلی ئیمانی پێ تاقی دەکاتەوە. ئەنجا بە لە هەمان کاتیشدا ئێمەی مسلمان ئەو حەقیقەتە باش بزانین کە تاقیکردنەوەکان جۆرا و جۆرن لە ژیاندا مەرج نییە هەموو تاقیکردنەوەیەک هەموو بەڵام مصیبەتێک یەک جۆر بێ نەخێر بەڵکو زانایان دەفەرمونون مامۆستا سەعید نورسی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ کە زانایەکی بەڕێزە و وەڕەسائیلی نووری داناوە ئەو بەڕێزانەی کە ئاشنان بە پەیامەکانی مامۆستای نورسی زۆر بە جوانی دەرک بەو ڕاستیە دەکەن کە پەیامەکانی نور دەرئەنجامی تەجروبە و خیبڕە و یەکلابوونەوە بۆ خوای گەورە تەجەڕود بۆ خوای پەروەردگار نووسراون بۆیە کۆمەڵێک ڕەسائیلی ئومێدبەخش بۆ ئینسانی مسلمانن. کاتێک کە مامۆستا باسی مصیبەت دەکات دەفەرمێ ئەو مصیبەتەی کە تووشی دین نەبێ واتە مصیبەت لە دیندا نەبێ خوا نەخواستا کەسێک لە دین هەڵگەڕێتەوە دەستبەرداری دین بێ دەفەرمێ ئەوە هەر مصیبەت نییە. ئەو مصیبەتانەی دی مامۆستا تەقسیمیان دەکات و تەوزیعیان دەکات بۆ چەند جۆرێک دەفەرمێ مصیبەتێک هەیە دەبێتە کەفارەتی گوناهەکان بۆ ئینسانی مسلمان. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ما يصيب المسلم من وصب ولا هم ولا حزن حتى الشوكة يشاكوها إلا كفر الله بها عنه خطاياه. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ مسلمان تووشی غەم بێ تووشی ناخۆشی بێ تووشی هەر سەر ئێشەیەک بێ دەفەرمێ هەتا دڕکێک لە پەنجەی ڕابچێ دەفەرمێ ئەوە خێر و حەسەنات و چاکەی بۆ دەنووسرێ و دەبێتە مای کەفارەتی گوناهەکان کەواتە بەشێک لە بەڵام مصیبەتەکان کەفارەتی گوناهەکانن بۆ ئینسانی مسلمان واتە مصیبەتەکان هەر یەکەی پەیامێکی تایبەتی خۆی هەیە بۆ ئینسانی مسلمان و بەشێکی تر لە مصیبەت و بەڵام مصیبەتەکان بەڕاستی وشیارکەرەوەن کە مامۆستا نورسی دەفەرمێ زلەی میهرەبانی واتە کاتێک کە ئینسانی مسلمان تووشی بەڵایەک دەبێت تووشی تاقیکردنەوەیەک دەبێت مەرج نییە ئەو بەڵاو تاقیکردنەوەیە وەک چۆن دەڵێ پەیامێکی تری بۆ ئینسانی مسلمان پێبێزگە لەوەی کە ئەو ئینسانە وشیار دەکاتەوە لە گوناهێک لە تاوانێک لە سەرپێچیەکە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان بێفەرمانیەکی خوای گەورەی کردووە لە تەمات و ڕەحمە زلەی میهرەبانی خوای پەروەردگارە بۆ وشیارکردنەوە و بۆ بە ئاگاهێنانەوەی ئەو مسلمانە لە بەرامبەر ئەو گوناه و تاوانە کە دەستبەرداری ببێ و بەشێکی تر لە گوناه و تاوانەکان بەڕاستی ببوورە مامۆستا لە ئێستادا کە بۆ نمونە کۆرۆنا لە ئارەدا هەیە ئینسانی مسلمان و وشیار و بەئاگا چۆن دەبێت تێڕوانینی بۆ ئەم بەڵایە هەبێ لە نمونە ئەگەر توشبوو بوو بێ ینی خۆی دەشارێتەوە لە کۆمەلگایە هەندێکی زۆری نەمان پێمان عیبە کە بڵین تووشی ئەم ڤایرۆسەیە بووین بە عیبەی دەزانین لە کاتێکا بەڵایەکە هەموو دەسەڵاتەکانیش لە ژێر دەستی خوای پەروەردگار خۆیەتی و هەشمانە ئەگەر کەسێکمان بە کۆرۆنا بمرێ پێمان وایە عیبەیە ئەگەر بە کۆرۆنا بمرێت لە کاتێکا دەزانین نەمەش بەڵایەکە
لە دەسەڵاتی خۆی پەروەردگار خۆیەتی کەواتە دەبێت چۆن تێڕوانینمان بۆ ئەو بەڵاو موسیبەتە هەبێت کە دێت بەسەرمانە بۆ هێو بەڵاوە کە هەیە. بەڵێ پرسیارێکی زۆر بەجێ و لە جێیە بێگومان ئەو پەتە و بەڵێ پرسیارەکەت زۆر جوانە دەستخۆش بێگومان ئەو بەڵاو موسیبەتە ئەو کۆڕۆنایی کە ئێستا پەتایەکی جیهانیە بەڕاستی و عالەمی ئیسلامیش کە پێوە گیرۆدە بووە لە جێگای خۆیدا بەڕاستی موسڵمانان لە ڕوانگەی دینەوە بڕوانە هەر بەڵاو موسیبەت و هەر شتێک کە ڕوودەدا کە دەڵێن لە ڕوانگەی دینەوە مانای ئەوە نییە کە لایەنی دنیا فەرامۆشکەین کە دەڵێن لە ڕوانگەی دینەوە ئەگەر بێت و ئێمەی موسڵمان تێڕوانینەکانمان بۆ ڕوودا و بۆ کارە ساتەکان کە ڕوبەڕوومان دەبنەوە لە ڕوانگەی دینەوە بێ دین ئاراستەمان دەکات کە دەبێ موسڵمان واقعیانە مامەڵە بکات لەگەڵ دەوروبەری خۆیدا لەگەڵ کۆمەلگای خۆیدا لەگەڵ ئەو ژیان و ژینگەی کە ژیانی تێدا دەباتە سەرێکەوەتە دین شتێک نییە جیاواز بێ لە دنیا بەڵکو دینە فێرمان دەکات کە چۆن موسڵمان مامەڵەیەکی تەندروست و جوان و شەرعیانە بکات لەگەڵ ئەو پێشهاتانە لەگەڵ ئەو بەڵاو موسیبەتانەی کە دێتە ڕێگای سەبارەت بە نەخۆشی کۆڕۆنا کە جەنابەت فەرمووت هیچ عیبەی تێدا نییە کەسێک کە ئەو نەخۆشیە بگرێ خۆی لە خەڵک پارێزێ بەڵکو ئەوە قیمە و چڵەپۆپەی ئیمانداریە ئینسانی موسڵمان ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ برای موسڵمانیشی پێی خۆش بێ چەندە تۆ پێت خۆشە کە تووشی ئەو پەتایە نەبی تووشی ئەو بەڵایە نەبی خوا نەخواسە کە توش دەبی خۆ دوور دەگری لە خەڵک ئەوە دینداریە ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیسلام بەو جۆرە ئاراستەمان دەکات بەو جۆرە تەوجیهمان دەکات کە موسڵمان ئەوەی بۆ خۆی پێی خۆشە دەبێ بۆ برای موسڵمانیشی پێخۆش بێ واتە ئیمانداری ڕاستەقینە و بڕوابوون بەخوا و بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بریتیە لە بەرژەوەندی ڕەچاوکردنی بەرژەوەندی موسڵمانان ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی ڕەچاوکردنی ئەو بەرژەوەندی کە خوای گەورە سوبحانە و تەعالا بۆ هەمووانی داناوەکویە کەواتە کە من نەخۆش بم تووشی ئەو کۆڕۆنایە بم یان جەنابەت یان هەر کەسێک بەڕاستی دەبێ خۆمان دوور بگرین لە خەڵک بەڕاستی دەبێ خۆمان پارێزین لە خەڵک چونکە ئەو نەخۆشیەوەکو دکتۆرە بەڕێزەکان و سەرچاوەکان و لایەنە پەیوەندیدارەکانی پزیشکی و تەندروستی دەڵێن نەخۆشیەکی معدیە گواستراوەیە ئەو نەخۆشیە معدی و گواستراوەیە لە شەریعەتی ئیسلام داوای بۆ دەڕوانێ دەبێ موسڵمان خۆپارێزی بکە ئەگەر تەماشای مێژووی زێڕینی ئیسلام یاخود ئەو چرخانە بکەین کە ئیسلام تیاندا فەرمانڕەوا بووە فێرمان دەکا و پێمان دەڵێ کە چۆن مامەڵە لەگەڵ بەڵام موسیبەت و پەتایەکاندا بکەین تەبەن کاتی خۆی ئەو کۆڕۆنایە خود کۆڤید 19 لەوانەیە بەشێکی زۆری زانایان دەفەرمون تاعونی سەردەمە ئێستا تاعونی ئێستایە کەواتە ئەو تاعونە خوای گەورە سوبحانە و تەعالا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرمان دەکات کە چۆن موسڵمان مامەڵەی لەگەڵدا بکە کە تۆ لە شوێنێک گرتت نابێ بچێ شوێنێکی تر کە لە شارێک گرتت نابێ ئەو شارە بەجێ بێڵی بچێ شارێکی تر ئەوە مانای ئەوەیە کە دەبێ ئینسان خۆپارێزی بکە خوا نەخواستا کەسێک بەهۆی منەوە تووشی کۆڕۆنا بوو بەهۆی جەنابتەوە بەڕاستی ئەوە ئەگەر خۆم نەپاراستە بێ و عەمدەن و قەستەن تێکەڵاوی خەڵک بوو و پارێزگاریم نەکردبێ ئەگەر بەرامبەرەکەم تووشی هەر شتێک بێ لە لای خوای گەورە سوبحانە و تەعالا ئەگەر بەهۆی منەوە بەهۆی قسووری منەوە توش بوو بێ بێگومان گوناهاکە بەشێکی بۆ منە گوناهاکە من تێیدا تاوانبارم کە بووم بەمایی ئەزیەتدان بە موسڵمان و گواستنەوەی ئەو نەخۆشیە بۆ کەسێکی موسڵمان بۆیە دەبێ ئێمەی موسڵمان ئەو تێگەیشتنە ڕاستیەمان هەبێ کە ئیسلام و دینی خوای پەروەردگار بریتیە لەوەی کە چۆن من پارێزگاری لە بەرژەوەندی لە تەندروستی لە صحەتی خۆم دەکەم بە هەمان شێوە دەبێ پارێزگاریش لە تەندروستی و لە صحەتی موسڵمانان بکەم زۆر ئەگەر تەماشا بکەین لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات ئارامگرنین یاخود با بڵێن ئەو بەڵایە ئەو موسیبەتی کە ڕویان لێ دەکات گلەی و گازندەیان هەیە زۆر جار بۆن منە دەڵێن ئەگەر خوای گەورە منی خۆش بیستایە ئەو بەڵایی بە توش نەدەکردم ئامۆژگاری ئێوە چیە بۆ جۆرە کەسانە؟ بەڵێ طبعا ئەمە پێچەوانەی ئاەتەکانی قورئانەوە پێچەوانەی فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نمونەی ئارامگران زۆرە لە ئیسلامدا بەڵام سەرمەشقیان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام با تەماشاکەین ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە سوبحانە و تەعالا چۆن
ئاراستەی دەکا و چۆن تەوجیهی دەکا و چۆن دڵنەوایی دەکا لە بەرامبەر بەڵام موسیبەتدا. تەبەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئوذیت فەلەم یؤذە ئەحەد مثلی، یان قبلی لە هەردوو ڕیوایەتەکەدا هەیە، دەفەرمێ ئەوەندە ئەزیەت دراوم کەس بەقەدەر من ئەزیەت نەدراوە، ئەوەندە بەڵام موسیبەتی هاتۆتە سەر ڕێگا و هاتۆتە سەر ژیانی. کەواتە پێغەمبەرێک عەلەیهی سەڵات وسەلام کە سەرمەشق و پێشەوا و ڕابەری دنیا و دوا ڕۆژمانە، خوای گەورە سوبحانەهو وتەعالا چۆن مامەڵەی لەگەڵدا دەکات، دەفەرمێ فەصبر لحکمی ڕەبیکە فإنك بأعيننا. خوای گەورە چی پێ دەفەرمێ؟ ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام، ئارام بگرە بۆ ئەمری ئێمە. خۆ دەزانین کافرەکان و قوڕەیش و خوانەناسان ئەزیەتت دەدەن بە جۆرەها قسەی ناشیرن و ناڕەوا لە مەقامی تۆ ڕوبەڕوود دەکەنەوە، بەڵام بزانە فەصبر لحکمی ڕەبیکە فإنك بأعيننا، تۆ لەبەر چاومانی. کەواتە کاتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەڵاو موسیبەتێک بۆ کەسێک دەنێرێ، دەبێ بزانێ ئەو کەسە خۆشەویستە لە لای خوای گەورە. پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام إذا أحب الله عبدا ابتلاه فإذا رضي فله الرضا وإذا سخط فله السخط. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا کاتێک کە بەندەیەکی خۆی تاقی دەکاتەوە، ئەوە نیشانەی خۆشەویستیە، نیشانەی ڕقلێبوونەوە نییە. کاتێک کە مسلمان تووشی کۆڕۆنا دەبێ، تووشی بەڵایەک دەبێ، تووشی حادیسەیەکی سیارە دەبێ، با نەزانێ ئەوە خوای گەورە ڕقی لەو کەسەیە، نەخێر بەڵکو پێچەوانەکەیە. إذا أحب الله عبدا ابتلاه، خوای گەورە ئەو کەسەی خۆش دەوێ، ئەو مسلمانە خۆشەویستە لە لای ئەو ئینسان، لە لای خوای پەروەردگار. ئەگەر ئینسان ڕازی بوو بەو بەڵام موسیبەتەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ ئینسانی دەهێنێ، ئەوە خوای گەورە لێی ڕازی دەبێ. ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بەستراوەتەوە بە ڕەزامەندی مسلمانان، یاخود با بڵێین بە ڕەزامەندی ئەهلی ئیمان لە بەرامبەر بەڵام موسیبەتەکان. یەکێک لە ڕێگاکانی چوونە بەهەشت و یەکێک لەو پاداشتە زۆرانەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ مسلمانانی داناوە کە بێ ئەندازەیە، إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ئەوانەی ئارام دەگرن، سەبر دەگرن لەسەر بەڵاو موسیبەتەکان لە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا، پاداشتەکەیان بە بێ ئەندازەیە. خوای گەورە پاداشتیان دەداتەوە و خوای گەورە ئەجر و خێریان بۆ دەنووسێ. کەواتە مسلمان، بابای مسلمان دەبێ ئەو ڕاستیە بزانێ کە خۆشویستنی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ بەندەکەی ڕێگایەکی بریتیە لەوەی کە بەڵام موسیبەتی دێنێتە ڕێگا. ئەنجا با تەماشای ئەو حەدیسەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم بۆمان باسی طاعون دەکا، کە بۆمان باس دەکا، دەفەرمێ عذاب يبعثه الله على من يشاء ورحمة للمؤمنين. سزایە کە خوای گەورە دەینێرێتە سەر ئەو کەسانەی کە حەزی لێیەتی و ڕەحمەتیشە بۆ مسلمانان، ڕەحمەتە لە هەموو لایەنەکانی ژیان. با تەماشا بکەین، ئێمە مقارنەیەکی ئەو پەتاو کۆڕۆنایە بکەین کە بڵاو بووە لە ناو وڵاتی ئێمەدا، لە ناو جیهاندا. بڵێ بە کورتی ینی تەماشا بکە لەوانەیە زۆر نیعمەت هەبێ کە ئێمە لە لای خۆمان قەدرمان نەزانی بێجا، هەم لە نیعمەتی ئازادی و حوڕیەت و دەرچوون و گەشت و گوزار و ئەوانە کە لەو کەرەنتینە و لەو ماوەیەدا خەڵک وە بە شێوەیەکی گشتی لە ماڵەوە بوو لە کاتی کەرەنتینە. بەڕاستی ئەو کاتە هەست بەوەی دەکرد کە نیعمەتی چوونە دەر چەند بەتام و چێژەوە چەند خۆشە تۆ کاتێکە حەزت لێیە سەردانی دۆستێکت بکەی، ئازیزێکت بکەی، لەگەڵ ماڵ و خێزانە سواری سیارە دەبی، لەگەڵ دۆستێکت گەشتێکی دەرەوەی شار دەکەی، چەندە ینی هەست بەو نیعمەتە کرد کە ئەو نیعمەتانەی خوای گەورە لەسەر ئێمە چەند زۆر بوون، بەڵام ئێمە قەدرمان نەدەزانی. وە زۆر شتی تریش بۆ نمونە مثلەن ئەو ئەوەی بەو پەڕیانی وەک چۆن دەڵێ هەستکردن بەوەی کە ئەو نیعمەتەی سەحەت چەندە گەورەیە لەسەر ئێمە کە ئێمە قەدرمان نەزانین. خەیرۇڵڵاه کاسکەی مامۆستای ئاینی لە هەولێر و لەگەڵ ماناوی سپاس بۆ ئامۆژگاریەکانت، خوای گەورە پاداشتی خێرێ باتەوە.